بەڕێز یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین لە بەریتانیا و لەگەڵمان دەبێت. کاک یادگار سوپاس بۆم دەرفەتە. بۆ پرسیارە دەست پێ دەکەم ئەوەی کە بابەتی هەڵاوسانە و کیڤنوار سەرۆکی یەکێکی فیدراڵیش باسی لێوە کرد کە هەڵاوسان بڕیارەدا لەسەرەوەی نرخی سوودی بانکی دەستکاری بکەن یان نا. بەرزبوونەوەی نرخی نەوتیش و بوونی قەیرانی وزە لە جیهاندا هەڵبەتە هەڵاوسان بەرز دەکاتەوە. پێ دوایە قەیرانی وزە بەرزبوونەوەی نرخی نەوت بەردەوام دەبێ یا چارەنووسێکی باش چاوەڕێی داهاتووی نەوتەکە؟ سڵاوتان لە کاک پشتیوانەوە کاتتان باش. تەبیعی هەر ڕۆژێک گەشتبوونەوەی با بڵێن ئەم بارودۆخە و ئەو کێشانێکە و قەیرانانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەروی هورمزا هەیە تەبیعی مەترسیەکان بۆ هەڵاوسان زیاد دەبێت. لە هەمان کاتیشا و بە هەمان ئاڕاستش ئەتوانین بڵێن بازاڕیش ئەوێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو کێشانە و لە ماوەکانی ڕابردووشە خۆی گونجاندووە بە شێوەیە لە شێوەکان و تا بە کێشەکانی پێشتر بێتەوە زیاتر ئەتوانێت خۆی بکونجێنێ و بە دوای جێگرەوە بازاڕی جێگرەوە و بە دوای سەرچاوی جێگرەوەش ئەگەڕێ. تا ئێستا چەند هۆکارێکە بوو بۆ ئەوەی کە با بڵێن خاوبوونەوە ئابوووریەکان تۆزی خاو بووە، ئەویش وەکو ئاشکرایە ئەوەیە کە یەدەگێکی زۆر لە بەحرا هەبووە، یەدەگی استراتیژی دەستکاری کراوە و ڕێگەی جێگرەوە دۆزراوەتەوە بۆ ئەو نەوتەی کە لە کەنداوە بەشێکی تەبیعیەوینا بەشێکی توانراوە بخرێتە بازار و لە هەمان کاتیشا سەرچاوەکانی تری وزە زیاتر پەرەی پێگیراوە. لەبەرەوە تا ئێستا بازار توانیوێتی نەرمیەک بەڕادەیەکی باش بنوێنێ، یعنی نرخی نەوت هێشتا بە ئاستی قەیرانەکە و گەورەی قەیرانەکە نییە، بۆیە بەو هۆکارانی پێشووتر توانیوێتی ئەو نەرمیە و ئەو خۆگونجانەوە تا ئێستا ڕوودا. باشە، پەیوەست بە گەروی هورمز، ئەم ئاڵۆزەی پەیوەست بە گەروی هورمز کە ئەمریکا و ترامپ بازەوە دەکەن ئێستا لە کۆنتترۆلی ئەواندایە گەروی هورمز و ئێرانی شەڵێنە خێوانیە گەروی هورمز ئەوەی ڕەزامەندی منی نەبێ ناتوانێت کەشتێکەی بەو ڕاڕەوەیە با بەو ڕێڕەوەیە بە ئەم بابەتەوە خۆی دەمێنێتەوە یا پێشبینی دەکەن لە نزیکترین کاتدا پرسی گەروی هورمز بەلایە کابکەوێت چکە خواستی جیهان بۆ وزە و بۆ نەوت و خۆیەدەگی استراتیژی نەوتی وڵاتانیش یەدەگێک نییە هەتای لی دەرکەن و تاو نەبێت. پێ دوای ئەم پرسە زوویەک لا بێتەوە؟ وەڵی هیوادارین زوویەک لای بێتەوە. ئەمە بەشێکی تریشی جەنگێکی نەفسیە دەرونیە وڵاتە چ ئێران چ ئەمریکا لەگەڵ یەکتیگایکەن. ئێران ئێستا لە بارودۆخێکایە ئەتوانین بڵین گەمارۆیەکی زۆر توندی لە هەفتەی ڕابردووترەوە خراوەتە سەر کە نەوتێکی زۆر زۆر کەم لە بەندەرەکانی ئێرانەوە ڕاتە دەرەوە لەبەرەوەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بێت. لە هەمان کاتیشا جوڵەیەک ئەبینین لە وڵاتانی ترەوەی کەندا و بۆ نمونە عێراق لە ڕۆژی دووشەمە نزیکی 13 ملیۆن بەرمیل لە با بڵین کەناراوەکانی بەسرەوە و لە بەندەرەکانی جنوبەوە نەوت باد کراوە. ڕاستە ئەمە لە یەک ڕۆژا بووە، بەڵام ئەمە ئاماژەیەکی ترە کە جوڵەیەک هەیە و جۆرێک لە با بڵێن تەنسیقێکی ناڕاگەیەنراو هەیە چ لە نێوان ئێران و وڵاتانی ترایە چ لە ڕێڕەوەکەی تری با بڵێن ئەمانیشەوەیە. لەبەر ئەوە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە هاو ئاهەنگی هەیە، چۆزێ دەستشمکردن هەیە لە هەردوو لاوە، چونکە ئێرانیش ڕاستە گەمارۆکەی لەسرە، بەڵام لەگەڵ ئەوەی وە لەژێر فشارێکی زۆرایەوە لە ساڵانی ڕابردووشە سەلماندوێتی کە ئەتوانێ مانۆڤەری هەیە زۆر جار ڕێگە و شێوازی تر ئەدۆزێتەوە. لەگەڵ ئەوەش ئەمە کە ئاڵێم لە مانگی هەشتا یەدەکی ئەو نەوتەی کە لە بەحرا بووی ئێران بە ڕێژەیەکی زۆر زۆر کەمی کردووە، لە ئێستا نزیک بووەتەوە لە کەمتر لە 80 ملیۆن کە پێشتر لە 190 ملیۆن بەرمیلا بوو کە لە باڵێن لە ئاسیای دوور لە ناو بەحرا کەناری گرتبوو و بۆ وڵاتانی ئەوێ و بە تایبەتیش زیاتر لە 180 بۆ چین ئەڕۆژ. ئەمەش بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە، هەرچەند کەمکردنەکەی سەتۆزی خاو بۆتەوە لەبەرەوەی کە چینیش دیسان بە دوای جێگرەوەی ترا ئەگەڕێ. لەبەرەوە فشارەکان لەسەر ئێران زۆرە، ئومێدێک هەیە کە بتوانێ ئەو با بڵێن وتوێژانشمان بینی لە یەک دوو ڕۆژی ڕابردووە لە نێوان ئێران و قەتەر و هیوایەکیان بەخشی بەوەی کە
تەنسیقێک بکرێ بۆ تێپەڕبوونی کەشتیەکان تا ئێستا ئەوە بە شێوەیەکی سنووردارە بەڵام هیوای لێکرێ ئەگەر فشارەکان زیاتر بکرێت لەسەر ئێرانیش کە ئەمبارەکانی پڕ بێت چونکە تا ئێستا لە ماوەی مانگی هەشتا یەک کەشتی بینراوە لە خارگەوە بارکراوە و کەشتیەکی پەترۆکیمیاویات و بەرەمەکانی تریش بارکراوە غەیری ئەوە ڕێگەی هیچ نەگیراوە کە بە ئاشکرا یاخود ئەوەی کە زانراوە لەگەڵ ئەوە شازانین کە کەشتەکانی سێبەر یا تاریکەکانیش هەیە چ ئێران چ وڵاتانی تریش پەنای بۆ بن و ڕێگەیەکی تریشەیە کە کەشتی بە کەشتیە عێراق ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە ڕایگەیاندووە کە ئامادەیە کە نەوتەکەی لە دەرەوەی کەندا و تەسلیم کە ئەوەش بەو مانایە کە عێراقیش لەوەشێ ڕێگەیەکی دۆسی بێتەوە بۆ ئەوەی بەشێک لە نەوتەکەی ناتنە بکە و کردارەکانی لە جیاتیەوەی بێنە ناو هورمزەوە لە دەرەوەی هورمز نەوتەکەیان تەسلیم بکە. باش سەبارەت بە عێراق کە لایەکەوە بەڵێنی بە تورکیا داوە 750,000 بەرمیلی ڕۆژانەی بداتێ و بە جۆرەی دوایین داتاش هەناردەی نەوتی کەرکووک و هەرێمیش بۆ تورکیا بۆ بەندەری جەیهان زۆر لە ڕێژەکەی لەوە کەمترە و لە لایەکی دیکەوە عێراقیش بە داهاتی نەوت حکومەتەکەی بەڕێوە دەچێ موچەی بۆ دەدرێ تووشی قەیرانێکی گەورە بووە پێ دوایە عێراق بتوانێت دەست و پەنجە لەگەڵم قەیرانەیە نەرم کا و وردە وردە ڕێگا چارەکان بۆ خۆی بدۆزێتەوە؟ ئەتوانین بڵێن عێراق با بڵێن بارودۆخ زۆر سەختەکەی تۆزێ تێپەڕادوە ئاتی هەناردەی عێراق کەم بوو بۆ لە 3 ملیۆن و نیوە لە ژنوب بۆ 100,000 بەرمیل ئەگەر بە معدل وەریگرین لە سەرەتای جەنگەکەەوە دوایە بۆ 500,000 بەرز بوو لە مانگی حوتا نزیک بۆی لە 1 ملیۆن و نیو و لە مانگی هەشتی کەواتە عێراق تا ئێستا بە جۆرێ لە جۆرەکان ئەو بارودۆخ زۆر سەختەی تێپەڕانوە هیوا ئەکرێت کە بتوانێت زیاتریش بکە بینیمان لە هەفتەی ڕابردوو کۆمپانیا نەوتەکانی یاریمی کوردستان کەوتنەوە بەرهەمێنان ڕاستە سنووردارە بەڵام ئەویش بەشێکە لەو با بڵێن شەبەکەی کە نەوتی عێراقی لێوە هەناردە ئەکرێت لە بە ئاراستەی باکوور و تورکیا و جەنابەت باست کرد لەبەرەوە هیوایەک هەیە و بینیشتان کە لە 2 هەفتەی ڕابردووە کە سەرۆکی پەرلەمانی ئێران هات و بە جۆرە لە شێوەکان دانیان بەوانە کە داوای لێکرا و ئەوش ڕەزامەندی پیشاناوە کە چاو خۆشی بکە لە هەناردەکردنی نەوتی عێراق و دۆستانیشیان ینی چونکە بڕیارانی نەوتی عێراقیش بەشێکی بە دۆستی ئێران حسێ بکرێت لەگەڵەوەی کە خۆی عێراق دۆستە لەبەرەوە لە هەردوو لاوە عێراق ئەتوانێت سوود لەو بارودەخۆر گیرەوە دیاریشە سوودی وەرگرتووە بە هەمان ئاڕاستەش ئەمریکا شەوێ نەوتی عێراقیش بڕاتە دەرەوە و پەیوەندیەکی باشێ لەگەڵ تەرەفەکەی تریکەن با بڵێن گەروەکەشە بۆ تێپەڕبوونی نەوتەکە. باشە کاک یادگار بە گوێرەی ئەو چاودێری وردەی ئێوە کە بە بەردەوامی بۆ کەرتی نەوتی هەرێمی کوردستانەتانە کارکردنی کۆمپانیا بیانیەکان و بەرزکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت کە ئێستا بەڕاستی ئاستەکەی وەکو پێشەم قەیرانە نییە پێتان وایە کەی دەگاتەوە ئاستێک کە لانی کەم وەکو پێشەم قەیرانی جەنگە بێت و پێدوایە تا کوێ کۆمپانیەکانی نەوت بەم جۆرێت کە داهات یاخود بەرهەمێکی کەمیان هەبێ بەردەوام دەبن ئایا پێ دوایە ئیسا زەمینە لەبارە بۆەوەی ئاستی و بەرهەمێنانی نەوت لە هەرێم بەرزکرێتەوە؟ لە بۆ گەڕانەوە بۆ پێش جەنگی دووەمی ئێران یعنی مانگی دوو لەوانەیە زۆر سەخت نەبێت کە بگاتە نزیکی ئەو پەڕی بەرهەمێنانی کەڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان ئەو پەڕی بۆ 300,000 بەرمیل بەڵام بۆ ئاستی پێشووتر و 400,000 بەرمیل و بەرەوسەر ئەمە کاتێکی زیاترێوێ و بەریێنانی زیاترێوێ لە کێڵگەنەوتیەکانە و لەلایەکی تریشەوە وەبەنیێنان و لێدانی بیری کێڵگەنەوتیەکان و خەرجی لە کێڵگەنەوتیەکانە لەوانەیە بەشێکیشی پەیوەست بێ بەو ڕێکەوتنەی کە تا ئێستا نەگەشتووەتە نەتیجە لە نێوان وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیا نەوتیەکان کە تێچوو و خەرجیەکانیان چۆن دیاریەکرێ ڕاستە لە ساڵی ڕابردووە ڕێکەوتنێکی کاتی کراوە و کۆمپانیایەکیش دەستنیشان کراوە بۆ وردبینیکردن و دیاریکردنی نەک وردبینیکردنیش دیاریکردنی تێچووی نەوتی هەرێمی کوردستان کێڵگە بە کێڵگە بە پێی زانیاریەکانی من کارەکانی تەواو کردووە
کۆمپانیای وتمەکەنسی و ئێستا لە کۆناغەکانی کۆتاییایە کە خۆی تەبیعی بۆیە مانگی 3 کارەکانی تەواو کردە بەڵام دواکەوتووە ئێستا زۆر باش لە نێوان کۆمپانیاکە و وەزارەتی نەوتی عێراق ماوەتەوە تەبیعی زیادکردنی ئاسی بەرهەمێنان پەیوەستە بە خەرجی و پەرەپێدانی کێڵگە نەوتیەکان ئەمەش ئیستیقراری چ سیاسی و چ با بڵێن ئەمنی پێویست. یادگار ستیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین زۆر سوپاس ماندوومان کردی.